ئەو کاتی نزیکبوونەوە لە هەڵبژاردنەکانی میدتێرم هەڵمەتەکانی هەڵبژاردننیش گەرم و گورتر دەبن. خولی پێنجەمی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق ئەمڕۆ یەکشەممە کۆتایی پێدێت. خۆپیشاندانەکانی ناڕزایی دەربڕینی ئێرانیەکان لەناو و لە دەرەوەی وڵاتەکەش بەردەوامن. بخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا نحل واشنطن هفتي سبيدايا روجا شنبه اك شنبه لە منیشەوە سڵاو عزیزان خۆشاتنەوە بۆ کورت کۆنەکشن لە بیرتان نەچێ ئەم بەرنامەیە بێجگە لە پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا لە کەناڵی NRT شەوە ڕاستەوخۆ پێشکەش دەکرێت. د کمپین هەڵبژاردنên nîvdem de serok Joe Biden û sê serokên diyên Amerîkiyên berê duh sê şemûyê yan bibirin duh şemûyê balkişandin ser wilata Pennsylvania ku qada berêkaniya xwarta lê peyamê wan yê dawî li stranserî welatî jî deng veda. Serok Biden û serokê berê Barack Obama bi Josh Shapiro berbijêr ji bo fermandariya Pennsylvania û John Fetterman berbijêr ji bo endametiya civata sînatora derketin. Serokê berê Amerîka jî Donald Trump li taxekê Çîna kirêkaran li başûrê Rojavayê wilayeta Pennsylvania dubare piştevaniya xwe ji berbijêrê komariyan re diyar kir. Li roja sêşemê xelkê seranserî Amerîka dê rû bikin bingehên dengdanê lê heta niha pitir ji 36 milyon Amerîkiyan li dengdana pêşwext dengê xwe dane. هەڵبژاردنەکانی ئەم ساڵی میدتێرم لە ئەمریکا لە زۆر ڕۆ جیاوازە لەگەڵ میدتێرمەکانی تردا. یەکێک لەو جیاوازیانە لە ستانی مەشیگانە کە بۆ یەکەم جارە زانیاریەکان بە زمانی عەرەبیش لەسەر کارتەکانی دەنگدان نووسراون. ستانی مەشیگان یەکێکە لەو ستانانەی ئەمریکا کە ژمارەیەکی گەورەی دانیشتوانی عەرەبی دێ و زۆرێکیش لە عەرەب و کریستیانەکانی عێراق لەو ستانەدا نیشتەجێن. ایک جماعترین جواکن مسلمانان و عربین امریکی کوزی برفرح دبن لأمریکا لباجر دیربورن ولایت میشیگن دژین و کار دکن. عرب هما نیوی باجرن. لوی گندوار دیترویت کو نزدیکی 110,000 کس لهنه دناف چندین جهان دا کمالا موزخانه توی عربی امریکیه. نویسینگاه The Arab American News دیتا دیدن یا گوجلای اسامه سبلانیش دایک بوی لبنانی هاتیه دا مزراندن. ام کلندرین وشانن مزندرین وشانا امریکا یا عربینه لولید. اوج دم سبلانی دست بوشانا خویا دو زمانی هفتیانه گری گل سال 1980 آن بو. او دنیوی دگین هفدو انگلیزی و عربی. رومال کرنا هر هەڵبژاردنە کی آلوزی هەنە باهرابتریا خوێ نەرن وی کوچبەر و هاوڵاتیان ئەمریکی نینە کوشنی دەست بە فێربوونا زمان ئینگلیزی کرینە. ای سال 1976 هاتمه ور و از جرجانا زحمتیان دبینن ده خوندن و نویساندنا وان پشنیارانده. عربی نه زمانه که کد یاسای مافی دنگدانی ده پاراستیه. باهرابتریا وانان بر خود دنه ده Arab American News یان جری خستنندی دا گوتب که هند کاکی و چل سر کارتنوانی دنگدانه این که به زمان انگلیزی هنم. او به برفرهی بجاره که کارمن دکارن بکن گر او بریاره بدن که او خزمتا دنگدیرین جواکا وانا تایبتی که. پروفیسور زانستین سیاسی دیل سامثون دبیجید که هشتنا صندوق دنگدانه بوان جواکین کلگوری یاسا دنگدانه یا کنگرس یا سال 1975 نپاراستینه او دبنه برپرسیارت یا برپسین خودجهی. سدم اوه گو چاند لباجر هاتیه گوهرتن. هبونا یکم شاردار می عرب امریکی هبونا انجمنک کو شرازایی هیت وان جورا پیواناندا گوتو بجا گشتی پدمیر لامریکای هاتیه گوهرتن. دگلوه که به دهان سالم پیوستیا باجر دیربورن بکارتن دنگدان بسمان عربی هنه لهشتا ایراده اگا سیاسی نبویه بوجه اینا ناوه ده هل بجارتن سرطاین طباقین ولایت میشیگن دا بو اگم جار دنگدارین باجر دیربورن دستوان که هشتیا کارتن دنگدان فرمی بزمان عربی جبو دنگ خوب دن.
هن ولايات وگه کالیفورنیا هنکو بری تشتین پیوی رنگی کرنه جبو که آوگاو لیره لدیر بوم بید هاویتن جبو من وگه تشتکی نورماله. مصطفى حمود سال 2021 با اندام انجمن باشر دیربورن هات هلبجارتن و پشتی دمک کرتیا ساک دارش که مادن دنگدانه ین ورگرایی بو هر زمانکی که 5 سال جرینشتوان باجری دگرن به تبردست کرن آنکو نزیکی 10,000 کسن. افیه دست بکاوه سال دا به توای هات پسند کرن. هفیدارم با بوری نادمه لپاش روژه که نزیک او لسرانسر مشیگن بلاف بید. الدم کو هلبجارتن نیفدم اکم هلبجارتنینن لدیربورن کو دنگ درز به زمان عربی بکارندنگی خوب بدن. دبا نشانه هری باش یا باندو راوی دابین بگن. اگر ام بینه برچاف هلبجارتن سرطایی طباخ لمشگن. جبو راپورتا کین فرباک هاتین مای دنگ امریکا. وكم دبيسن كو روجا سيشمي بشي دو روجان امريكي دي دنگي خوا بدن جبو هالبجاتنا 435 اندام جواتا نوينرين كونغرسا امريكي 35 جمارا 100 اندام جواتا سيناتوران فرماندارين 36 جي ولايات امريكي وصدان كار بدسين دين خواجهي انجام فان هالبجاتنان دي خويا بكن كادو سالين داهاتين سروكاتيا جو بايدن دي بتش شوي بن چاوا اف هالبجاتن يعني چما في البجارتن هند جرينكن بيش بيني هيا كوكوماري برانية ده هر دو جواتن كونغرس دا بدست بيخن اگر او بيش بيني بو راستي ام بيش بيني هاتش دكن باشترين كسكو انفان برسان ارستيوي بكن دكتور صلاح الدين احمد برسون ليونيون كولج لباجار نيويورك باني باش دكتور همو كسيك دالك ام البجارتن زور جرينكن بو بانی داشت که دخیل زور سپاس راستی ام جاره ام هلبجاردنانه با تایبتی گرنگلای زور کس لبر اوی که یکم او شرخی او جابونوی که لنوان دموکراتکان و کماریکان دروز دبور رنگ گورترین به لسردمی که بابلین زور دورو دریجه تا بچین دوا و بابلین 10 سال 20 سال 30 سال زیاتر بلام اما دیویک تری اوی که کۆماریەکان زیاتر بە تایبەتی لە دوای سەرکەوتنی دۆناڵد ترامپ بۆ سەرۆکایەتی ئەمریکا ساڵی 2016 لەو کاتۆ زیاتر کۆماریەکان یان قۆڵێک باڵێک لە کۆماریەکان زیاتر بەرەو ڕاستڕەوی توند هەڵکشاون ئێستا و باڵە بەوە چێ بیەوێ کە زۆرتر دەست بگرێ بەسەر چارەنووسی ئەو حیزبەشە ئەوانی تر ئەوانی کە میان ڕەون با بڵێن زیاتر کەوتونەتە بەرمەترسی شەپۆلێکی وا کە ئەوان بە شێوەیەک بە پلێک کە ئەوانەی کە لەگەڵ دۆناڵد ترامپ و ئەو تەوژمەشانین زۆر دوودڵن لەوەی کە دەنگ بەرزکەنەوە باشە ئەگەر ئەم مەسەلەی ڕوو بدات ئەگەر یعنی یەکلاکردنەوەی ئەم دەنگدانە لە ڕاستیە ئەشێت کاریگەری هەبێت لەسەر خودی دەنگدان و شەرعیەتی دەنگدان و مکانیزمی دەنگدان دەبووی ئەو پرسیارە بکەم دکتۆر یعنی پێشبینی دەکرێت کە کۆمەریەکان کۆنتڕۆلی کۆنگرس بکەن ئەگەر ڕۆژی چاشەم لە خەوا هەستان بەیانی زوو پێمان وترا کە ئەنجامەکان بەو شێوە بوون چی ڕوو ئەدا؟ بەڵێ هەڵبەت ئەو ئەگەرە هەیە ئەگەر یەک تۆزیکە بینە سەرەوەی کە ئایا تا چەند ئەوە ڕێگای با بڵێن دروست بوون یا جێبەجێبوونی هەیە بەڵام ئەگەر شتێکی وا ببێ حتمما کۆمەڵشتی زۆر ئەگۆڕێ لە سیاسەتی بە تایبەتی ناوخۆی ئەمریکا بە تەواوی ئەو تحقیقانەی و لێکۆڵینەوانەی کە تا ئێستا هەبوونە بە تایبەتی بۆ نمونە لەسەر شخصی دۆناڵد ترامپ لەسەر مەسەلەی 6 جانیوەری 2021 ئەو شتانە ڕائگیرن هەرچەند بەردامە وایە تا کۆتایی ساڵ ئەو لێکۆڵینەوەیە تەواو بێت یعنی پێشەوەی کە با بڵێن کۆماریەکان دەست بەکار بن ئەگەر بیبنەوە ئەمە دیوێکی تری کۆمەڵی لێجنەی تری لێکۆڵینەوە پێک دێت یەک لەوانە زۆر ڕێیتێچێ بۆ کوڕەکەی جۆ بایدن بۆ هانتە بایدن لەسەر مەسەلەی تیجارەت و هەندێک معاملات تیجاری لەگەڵ بەڵام دکتۆر ببوورە هەندێک لایەن باس ئەوە دەکەن کە حتا بابەتی ئیمپیچکردنی سەرۆکی ئێستا جۆ بایدن
وەکو بڵێن باز بکرێتەوە ئەو کاتە ئەگەر باڵێ یەک لەو لێکۆڵینەوانە شێت مەسلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا بێ لە ئەفغانستان و بەرپرسیارەتی بایدن لەو مەسلەیە ڕەنگە مەسلەی ئیمپیچمنت بێتە پێشەوە بەڵام باوەڕ ناکەم سەر بگرێ بەبێ ئەوەش کاریگەری کۆماریەکان لە کۆنگرس ئێجگار زۆرە بێ بەوەیە بۆ نمونە دووسێ شتی تر کە پەیوەندی بە سیاسەتی کۆماریەکانەوە هەبێ ئەمجارە ئەوەیە کە بۆ نمونە لە 25 ینی تاریجی ئەو کارمەندانی حکوومەتی فیدرالی ئەمریکی ئەکرێ لە کار دەرکرێن و کارەکانی حکوومەتی فیدرالی لە ویلایەتەکان زۆر کەمترەکرێنەوە و دیواری سنوور لەگەڵ مەکسیکا ئەو دیواری کە ترامپ دەست پێ کرد ئەشێت تەواو بکرێت و ڕەنگە لە هەمووشی گرنگتر بڕیاری ئەبۆرشن بڕیاری لەباربردن ڕەنگە سەرکەوتوو بێ ئەمجارە لەژێر کۆنگرسێکە لەژێر دەستی زۆرینەی کۆماریەکانە. دکتۆر باکورتی زۆرێک لە ئەو کەسانەی کە هەڵبژاردنەکانی پێشتری ئەوە یان ئەنجامەکانی هەڵبژاردن لە ئێستاوە دەرێن قبول ناکەن هەر هەڵبەت ئەوانیان هەمویان کۆمارینە ئەگەر سەر نەکەوتن ئەوانە لە ئەریزۆنا لە پنسیلڤێنیا لە جۆرجیا لەوانە چی ڕوئەدا چی دەبێ ئەگەر ئەنجامەکان قبول نەکەن؟ بەڵێ ئەگەر ئەم جارە سەر نەکەون ئەگەر ئەنجامەکان قبول ناکەن دیارە ئەبێ مەجرای یاسایی وەرگرێت و باوەڕ ناکەم شتێکی ئەو تۆ دیارش خەزێکە ئەخایێنێ بەڵام کێشێکی گەورە نابێت کێشێک گەورەکە لەوەیە بێت کە ئەگەر ئەو نکۆڵی گەرانە با بڵێن بردیانەوە و ساڵی 2024 ئەگەر ترامپ تاو کاتە خۆی کاندید بکات و نەیباتەوە لەو کاتەیە کێشەیەکی زۆر گەورە ئەبێت لەبەرەوەی نکۆڵی گەرەکان دەسەڵاتێکی زۆریانە بێ هەم لە ویلایەتەکان هەم لە حکوومەتی فیدرالی. با بزانین زۆر نەماوە دوو ڕۆژ ماوە بوو هەڵبژاردنەکان بزانین ئەنجامەکان چۆن دەبن. دکتۆر سەلاحەدین ئەحمەد پەرسۆر لە زانکۆی یونیۆن کۆڵژ لە نیویۆرک زۆر سوپاس. یەک ji astangên lê pêşhelbijartinên nîv demê Amerîka hesabên sexteyên mîdya civakî ne ku ji aliyê hin kesên biyanî û navxweyî ve tên birêvebirin. Lê kolerekî agahiyan balaxwe daye ku piraniya sala 2022 ew hesabên sexte ku bawerî hebû ji Rûsya ne çalak bûn. Lê ew bawerî li mehatebaxê di gel nêzîkbûna helbijartinên nîvdemê li Amerîka hatin guhertin. بدیف حسابانا درکتن پیش بحثا سختکاری هلبجارتنا کرن آنجی کو هلبجارتن دی سخته به تجکرنا دنگان آنجی تشتین وکوان دموکرات دی هول بدن هلبجارتنا بدزن. لستن وقالك بسبورو دزگهندین ین حکمت لأمریکا هولین خوا بردوام دکن جبوکو لناف مالپرین میدیا جواکی و میدیا دولتی ری لبزاوین بلاوکرنا آگهین سخته بگرن او این کو ولاتین وکا روسیا چین و ایران و دردکبن بسپور دی بیجن اف حساب میدیا جواکی هول ددن کو امریکا را بیجن سیستما دنگدانی لأمریکا نجهه باوریه لولاية أريزونا دنگدر خماخوا ديار دكن كو اف آگاهی ندرس باندوري لسر پروسه دنگداني بكن. خما من أوا جو أكترين دياني دكارن بريا مديا جواكي زانيارين سخته و تيورين بلان سازي بلاف بكن و برنگكي جو أمريكيان بينن همبري هف. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. خولی پێنجەمی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق تەواو دەبێت و هەڵبژاردنیش لە هەرێم دوا دەخرێ هاوکاتی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان. خەڵک ناڕزایی خۆیان دەردەبڕن لەو ڕوانگەیەوەی تەنها بۆ 4 ساڵ دەنگدەران دەنگ و متمانەی خۆیان داوە بە پەرلەمانتاران و دەشڵێن لەم 30 ساڵەی ڕابردوودا پەرلەمانی هەرێم هیچ جارێک نەیتوانیوە لە کات و وادەی خۆیدا هەڵبژاردن بکات.
ڕێکەوتی 6/11/2022 وادەی یاسایی خولی پێنجەمی پەرلەمانی هەرێمی کوردستان کۆتایی هاتوو، هەڵبژاردن جارێکی تر دواکەوت. بەمەش ئەم دامەزراوەیە لە ماوەی زیاتر لە 30 ساڵی تەمەنیدا و بە 5 خول نەیتوانیوە لە کاتی یاسایی خۆی هەڵبژاردن ئەنجام بدات. دواکەوتنی هەڵبژاردنەکان دوای خولی یەکەم بەم شێوەیە بووە. خولی دووەم لە ساڵی 2005 ئەنجام درا، واتە نزیکەی 10 ساڵ دواخرا بەهۆی شەڕی ناوخۆوە. خولی سێیەم ساڵی 2009 نزیکەی 2 مانگ دواخرا. خولی چوارەم ساڵی 2013 2 هەفتە دواخرا. هەرچی خولی پێنجەمە کە ساڵی 2018 ئەنجام دراوە زیاتر لە ساڵێک دواخرا. دەربارەی ئەنجومەنی پارێزگاکانیش بە هەمان شێوە دیسانەوە هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام نەدراوە. دەربارەی شارەوانیەکانیش هەروە هەڵبژاردنەکان دواکەوتون لە کاتی خۆی ئەنجام نەدراوە. ئەمە سەپارەت بە حزبە سیاسیەکانیش هەروایە. ئێستا هیچ کەم لە حزبە سیاسیەکان لە تەمەنی خۆیاندا بەراوردیان کەی لەگەڵ ئەو پرەنسیپانەی کە لە پەیڕەوی ناوخۆ و پرۆگرامیاندا هاتووە لە کاتی خۆیاندا کۆنگرەکانیان ئەنجام نەداوە. سەبارەت بە کۆمەڵە و ڕێکخراوەکانیش بە هەمان شێوە، سەبارەت بە سندیکاکانیش بە هەمان شێوە. سەبارەت بەم بابەتە پرسیارم لە بەشێک لە هاوڵاتیانی شاری سلێمانی کرد بە ڕوونی ئەوان ناڕزایەتیان پێوە دیار بوو. ئێمە وتومانە 4 ساڵ و 1 ڕۆژ فەرموو بڕۆ دەرەوە پۆلیسەکەی بەردەمی پەرلەمان من داوا لە تۆکەم تۆ موظفێکی لە سەیری هەویەکەی کە بەسەر چووە هەویەکەی لێوەگە بڵێت تۆ بڕۆ دەرەوە بۆت نییە چی دەژوورەوە بۆت نییە هەویەکەی تەواو بووە سەرواکەن هەڵبژاردن بکرێ یان نەکرێ ئەمە هیچ پێوەستێکی بە میلەتەوە نیە. چکە هەڵبژاردن بکرێ و نەکرێ هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ. هێزێکی کارای ئەو تۆ کە تعبیر لە مەینەتەکانی خەڵک کا لە ساحەکەیان نیە. هەر ئەمانە نەبینی خوانە چێکەکەدا بەشەکەن کەم دەنگماوێتە بۆ فترێکی زەمەنی دەنگماویتە بۆ 4 ساڵ وایە برا کە ئەمان درێژیان کردەوە ئەین تۆ بە چێوە شیری من بوو بۆ درێژکەیتەوە بەڕاستی بەناوی خوای بەخشندەی میهرەبان یەکەمین ئەزمموی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانی عێراق لە 95 ساڵی 1992 بەڕێوە چوو. هەڵبژاردنەکە ئەنجامی لیژنەیەکی 15 کەسی بوو کە لەلایەن سەرکردایەتی بەرەی کوردستانی ڕاست پێدرابوون بۆ هەنگاونان بە ئاڕاستەی دروستکردنی دامەزراوەی پەرلەمان. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. تەمەنی ئەم خولەی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق گەیشتووەتە دوامین ڕۆژی خۆی، بەڵام پێشتر بە دەنگی پەرلەمانتارانی هەرێم وێڕای ناڕزاییەکانی ڕای گشتی و ژمارەیە لە پەرلەمانتارانیش تەمەنی ئەم دامەزراوەی یاسادانان بۆ 1 ساڵی تر درێژکرایەوە. دکتۆر کاروان حەمەساڵح لێکۆڵەری سیاسی ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر کاروان سپاس بۆ ئامادەبوونت و ئەمێ بزانم ئایا تەوابوونی تەمەنی ئەم خولەی پەرلەمانی هەرێم بە مانای تەوابوونی تەمەنی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتیشە؟ ئەگەر وایە کەواتە با بزانین ئەم سێ دامەزراوە چ ڕەواییەکی یاسایی و سیاسیان بۆ دەمێنێتەوە. بەڵام هەیە بۆ بیستانی بەرنامە جوانەکەی ئێوە لای هەمومان معلومە هەموو دەستگا شەرعیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە ئیتیفاقی هەندێک لایەنی سیاسی کارکرا بۆ درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان هۆکارەکەی بۆ ئەوەیە کە دامەزراوەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان ماوەیان درێژ بێتەوە. یعنی تاوەکو ماوەی پەرلەمانی کوردستان درێژ نەبێتەوە ئەوان ناتوانن درێژکردنەوە بۆ ئەو دەستگاکانی تر بکەن. کەواتە درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان ماوەی یاسایی پەرلەمانی کوردستان لەبەر خاتری پەرلەمان نەبووە و لەبەر خاتری ئەوە نەبووە کە کۆمەڵە پرۆژە یاسای گرنگ مابێت کە خزمەتی هاوڵاتیان بکات یان با بڵێن بە زمانێکی تر لەبەر بۆشایی یاسایی نەبووە بەڵکو لەبەر ئەوە بووە کە لە ماوەی ڕابردووە هەم بە شێوەیەکی جددی و نەکەوتونەتە سەرخەت بۆ جێبەجێکردنی هەڵبژاردنێکی پێشوەختە یان با بڵێ وەکو لە عێراقدا ویان لە هەڵبژاردنێک بکرێت بە کۆمیسیۆنێکەوە هەر بۆیە زۆرێک لەلایەنە سیاسەکان لەسەر کۆمەڵێک میکانیزمی ئەو هەڵبژاردنە ڕێنەکەوتن هەم لە ڕووی کۆمیسیۆنەوە و هەم لە ڕووی هەندێک لایەنی سیاسی تەنانەت ئامادەی هەڵبژاردن نەبوون بۆ هەندێک قەیدەوە ئەم وای کرد
لایەنێکی تری سیاسی وەکو پارتی توانی لاوازەکانی ئەو لایەنانە بقۆزێتەوە پێکەوە بڕیار بن لەسەر درێژکردنەوەی پەرلەمان لەبەر خاتری ئەوەی دەستگاکانی تریش بە هەمان شێوە ماوەکان درێژەکرێتەوە کە بەداخەوە ئەمە دموکراسی بووە یان با بڵێن ئێمە لە بری ئەوەی زیاتر بەرەو پێشچوون لە مانە گرنگەکانی دیموکراسێت و بەتایبەت لە ئاسینەوە منەمەوێت لێرەدا پرسیاری ئەوە بکەم یعنی ئێستا بەر لە کەمێک جۆمان لە راپۆرتی سنوورکەریم پامنێری دەنگی ئەمریکا بوو هاوڵاتیەک پێڵێ جا هەڵبژاردن بکرێیان نەکرێت چ گرنگیەکی هەیە دکتۆر وایە هیچ گرنگی نەماوە هەڵبژاردن بەداخەوە یەکەم شت کە هەڵبژاردننی بێبەها کرد بابەتی تەزویرە کە تا هەتا ئێستش لە عێراقا هەیە و لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی منەظەم و ڕێکخراو یعنی ئەوەندە تاکتیکی جوان بەکارهێنن بۆ تەزویر ئەوەندە تاکتیکیان بەکاربێنایە بۆ شەفافیت لە هەڵبژاردن و شەفافیت لە داهات و لە خزمەتکردنی هاوڵاتیان پێم وایە پێویستیان بە تەزویر و بێئومێدکردنی خەڵک نەبوون قۆناغی دووهەمی بێئومێدکردنی خەڵک لە هەڵبژاردن قۆناغی ئەو پشکاندن و بریندارکردنی معارەزە و وەزائیدەن هەر خەڵیسکاندی هەنی لایەنی معارەزە بوو کە بەداخەوە بە جۆرێک لە بەشداری حکوومەتی پێڵێ بە جۆرێک لە ڕازیبوون بە هەندێک لە کێکی دەسەڵات هەموو ئەمە قۆناغی دۆم و قۆناغی سێهەمی بەڕاستی کە لەمڕۆ دەست لە چەند ڕۆژی ڕابردووە دەستی بۆ ئەمڕۆ ئەکەوێتە کار ئەوش درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانەکە بۆ 4 ساڵ هاوڵاتیان و دەنگدەران بەخواستی خۆیان دەنگیان پێیاون بۆیە لە دوای ئەمە کە بە شێوەیەکی ناشەرعی بە شێوەیەکی نایاسایی کارەکانێکە ئەمە توانێت بوترێت ئەگەر هەنگاوی تر و تاکتیکی تر بەدوانە بێت ئەمە جۆرێکە لە بێئومێدکردنی خەڵک دکتۆر تۆ ئاماژە بە ئۆپۆزیسیۆن دەکەی من پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیە لە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆن هەیە ئەگەر هەیە ئایا پرۆژەیەکی هەیە بۆ گۆڕینێکی بە بەرنامەی ئەم ڕەوشە سیاسیە ئەم هەموو چەق بەستنە سیاسی کە لە هەرێمەکەدا هەیە کاک بەڵام پێش ئەوەی جابی ئەو پرسیارە بمەوە پرسیارێکی دقیق و جوان و پێویستی شەوە ئێستا ویستم تەکمیلی ئەو قسەی تر بکەم کە پەرلەمان کە درێژکردنەوەکەی جۆرێکی ترە هەنگاوێکی ترە بۆ بێئومێدکردنی خەڵک ئەگەر چی لە ڕابردووەوە ئێستش زۆرێک لە دەسەڵاتەکان لە پەرلەمان سەرراوەتەوە ئەوانە هەمووی لەسەر قاغەز بوون یانی نەدەسەڵاتێکی فعلی هەیە بۆ لێپرسینەوە نەدەسەڵاتێکی فعلی هەیە بۆ کارکردن بۆ پرۆژەیاسا گرنگەکان کە لە خواستی هاوڵاتیان نابێ نەدەسەڵاتێکی گرنگیشی هەیە بۆ چاودێریەکی وەکو بڵین واقعی و لە کاتی خۆی و بەدەرەنجامەوە بەداخەوە هەموو دەسەڵاتەکانی لێ سەرراوەتەوە زیاتر توانین بڵین دەسەڵات چی بێ ئەوەی پێەکە بۆیە هاوڵاتیانش ئەوەش لە ماهێتی لە بەهای پەرلەمان جۆرێک لە هاوڵاتیانی بێ دکتۆر وەڵامی پرسیارەکەم ئۆپۆزیسیۆن و پرۆژەکانی بەنسبەت ئۆپۆزیسیۆنەوە هەر خودی کشانەوە و یان با بڵین استیقالەی پەرلەمانتاران لەم خولە بەهۆی درێژکردنەوە هەنێکیان بە بایکۆت هەنێکیان بە دەست لە کارکێشانەوە هەنێکیان بەمانەوە ئەمە ئەتوانین بڵین جۆرێکی تر لە پەرتەوازایی معارەزە ئەوانەی کە پێ خۆیان بەخۆیان نەڵن معارەزە ئەگە ببینین دەسەڵات سەر ڕای هەموو ناکۆکیەکانی بەڵام ئەتوانین بڵین تەبان لەگەڵ یەکا بۆ پرسە استراتیجیەکان بەڵام لەلایەکەوە سیرەکەین ئەوانەی کە ئەتوانین بڵین دەنگی چاکی خوازن دەنگی ناڕازین و خەڵک تا ڕادەیەک ومێدێکی پیانە ئەمە بەڕاستی سەرەکی پەرتەوازەیەکی دیار ئەگەر چی ئەمڕۆ 12 پەرلەمانتار بەوانەی کۆمەڵ و بە 4 دانەی گۆڕان و دانەیەکی سربەخۆش 4 تقریبا 12 پەرلەمانتار بڕیاری بایکۆتیاننا ئەمە جیاواز بووە تەوقیتەکەشی لەگەڵەوەی وەزایدن موقیفە جیاواز بووە هەموو ئەمە ئەتوانین خەڵک زۆر وشیارە هەر یەکەو بە جۆرێک لێ خوێنێتەوە ئەگەر هەموو ئەمە پێکەوە بەڵێ دکتۆر دو پرسیارم هەتاکەی ئەم ڕەوشە لە هەرێمی کوردستاندا بەردەوام دەبێ زۆر بە کورتی تکایە هەتا ئەو کاتەی کە وێنەی پرسە نیشتیمانیەکان و وێنەی نیشتیمان و وێنەی پرسە حکمی و پرسە خزمەتگوزاریەکان نەخرێتە گەورەتر نەبێت لە وێنەی حیزب و وێنەی شەخص و وێنەی بەرژەوەندی تاکە کەسی و حیزبیەکان دۆخی
کوردستان هەر بەم جۆرە بەردەوامە بێت و لەوانەیە خراپتر هەر وێنەکان پێچەوانە بووە هێڵی سوور بەڵێ خزمەتکردنی هاوڵاتیان بوو هێڵی سوور پێداویستترەکانی هاوڵاتیان بوو هێڵی دکتۆر لایەنە سیاسەکان ئەو کاتە هەرێمی کوردستان پێێنێتە قۆناغێکی نوێ. بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر سپاس و پێزانینم. دە پەیوەندیەک تەلەفۆنیدا دەگەل سەرۆکی نوێی عێراقی وەزیرێ دەرڤەی ئەمریکا تەکەس کرد و واشنگتن دێ پێگرتنی بشراکەتا بە حکومەتە عێراقی ڕەبکە. داخوایانێکێدا بەردەفکێ وەزارەتا دەرڤەیە ئەمریکی گوت و وەزیری دەرڤە ئەنتۆنی بلینکن ژە سەرۆکی عێراقی عەبدوڵەتیف ڕەشید ڕەپشتڕاس کرد و ئەمریکا ئامادەی وێ هەفکاریە بە عێراقی ڕێ لە گۆڕا ڕێکەتنا چارچۆڤە استراتیجیک ji بۆ پێشخستنا دەلیڤین ئابووری بەهێزکردنا سەروەریی و سەرقەبوونا هێزوتێنا عێراقی وەروەسا ڕێگرتنێ لە کریزیên ژنگەهێ وی هەروەسا پێگرتنا واشنگتنیا ئالیکاریە عێراقی دیشەڕێ دژی کۆمەڵا دەولەتە ئیسلامی داعشدا پشتڕاست کرد بە ئارمانجا پاراستنا تەناهی و ئەولەهی و سەروەریە عێراقی. قەیرانە ناوخۆییەکانی هەرێمی کوردستانی عێراق هەر تەنها سنووردار نییە لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و نەکردنی هەڵبژاردندا بەڵکو بێمتمانەیی نێوان لایەنە سیاسیەکان و بە تایبەتیش کێشە و ئاڵۆزیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەک دەگوترێ ڕەوشی هەرێمی کوردستانی عێراقی بەم ڕۆژەی ئێستا گەیاندووە. دڵشاد ئەنوەر پەیامنەری دەنگی ئەمریکا ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنەکشنە. دڵشاد سپاس و پێزانین ئەم کێشە و ناکۆچێ لە مێژینەی پارتی و یەکێتی هەر تەنها لەسەر کۆنتڕۆڵکردنی سیاسی و ئابووری هەرێمە یان ڕنگدانەوەی جۆرێک لە سەپاندنی سیاسەتی تورکیا و ئێرانە لە ناوچەکەدا. بێگومان بەڵێ ناکۆکی نێوان یەکێتی و پارتیە کرێ بڵێن فرەلایەنە بەشێکی پەیوەندی بە چۆنیەتی دەسەڵات و دابشکردنی دەسەڵات و چۆنێتی حکومڕانیەوە هەیە لە هەرێمی کوردستانە و بەشێکی پەیوەندی بە کێشەوە هەیە لەسەر داهات بە تایبەتی کە یەکێتی نیشتیمانی پێی وایە کە پارتی دیموکرات داهات وەکو پێویست با بڵێن پشتی سلێمانی نادات پارتی دیموکراتی کوردستانیش پێی وایە کە داهات لە سلێمانیەوە ناگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت. ئەمە ڕنگدانەوەی ناکۆکیە ناوخۆیەکانە بەڵام ناکۆکیە دەرەکان بێگومان وەکۆی کە بەرپرسێکی یەکێتی نیشتیمانی پێشتر ئاماژەی بۆ کرد کە با بڵێن ئەوەی لە عێراقا غایبە تەنها عێراقیەکان خۆیانە بەڵکەوەی کە حزوری هەیە و ئەو ئەجەندایی کەچی ئێرانیەکان وەچی تورکیا تێکەڵ بووە ئەمە کاریگەری گەورەی لەسەر ناکۆکیە نێوخۆیەکانی هەرێمی کوردستانی شەیە وەک چۆن کاریگەری لەسەر عێراقەیە بە تایبەتی بێگومان یەکێتی نیشتیمانی هاوسنوورە لەگەڵ ئێراناوە وەکو بینیمان لەو هێزانەوە نزیکتر بوو کە لە ئێرانەوە نزیکن و پارتی دیموکراتی کوردستانیش هاوسنوورە لەگەڵ تورکیاوە زیاتر تورکیاوە نزیکە بۆیە تێکەڵبوونی ئەجەندای دەرەکی بە ململانی ناوخۆیەکان هێندەی تر چارەسەری لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە نێوان یەکێتی و پارتیا قوڵتر کردوێتەوە و کێشەکانی ئاڵۆزتر کردووە. بەڵێ دڵشاد ئەلبەتە ئەم ناکۆچیانە ئەم ئاڵۆزیانە ڕنگدانەوەی هەبووە لە ناوچە داڕێنراوەکانیشدا دەمێ بزانم لە کەرکووک ڕەوشەکە چۆنە بە تایبەتی ئەو کێشانەی کە پەیوەندیان هەیە بە دانانی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک کورد ئەوەی لە دەستداوە یا هێشتا هیوایەک ماوە. بەڵێن من کەمێک لەمەوبەر قیادەکانی عەرەبی سوننە و جەبهەی تورکمانی و کوردیشم بینی قسەم لەگەڵاکردن لەسەر کۆمەڵێک دۆسیەی جیاوازێکی لەوانە مۆزوعی پارێزگاری کەرکووک بوو کورد تاکو ئێستا ئەگەرچی بەڕواڵەت داوای ئەم پۆستە ئەکا بەڵام پارتی و یەکێتی ناکۆکن لەسەر ئەم پۆستارێکیان بە پشتی خۆیان ێزانن و تورکمانەکان باسییان لەوە کرد کە من قسەم لەگەڵە نەکرد ئەوان دەڵێن لە دوای 2023 تا 2017 پۆستە لای کورد بووە بە ئەمجارە لای ئێمە بێ بە تایبەتی کە ئێستا لای عەرەبی سونەیە عەرەبی سونەش کە قسەم لەگەڵاکردن ئەوان باس لەوە ئەکەن کە پۆستەکە لای ئەوان بووەوە سەرکەوتوو بوون لە ئیدارەدانی کەرکووکەوە نایەنەوە جارێکی ترم پۆستە ڕادەست بکەنەوە. من ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە ئێستا دۆسیەکی تریش سەری هەڵداوەتەوە بە تایبەتی لە نێو با بڵێن کابینەکەی محەممەد شیاع سوودانیە ڕێکەوتنیەک هەیە لەسەر ڕادەستکردنی دۆسیەی ئەمنی شارەکان بە پۆلیس و لێسەنەوە لە سوپای عێراق لەسەر ئەمەش ناکۆکیە تورکمانەکان پێیان باش بوو کە ئەم دۆسیە لای سوپای عێراق بمێنێتەوە وە کورد
داواکە دۆسیەکە ڕادستی پۆلیسی محەلی بکرێ و هێز عێراقیەکان لە ناو شار دەربکرێنە دەرەوە بۆ باشوور و ڕۆژاوای کەرکووک و عەرەبی سوننەش هەر بە هەمان شێوە هاوڕا بوون لەگەڵ تورکمانەکانە و پێیان وا بوو کە ئەم دۆسیەیە کە ئێستا لای سوپای عێراقا سەرکەوتوو بوون و ئەم دۆسیە ئەمنی کەرکووک پارێزراوە ئەم دۆسیە بمێنێتەوە بۆی ئەمەش ناکۆکی لەسەر دروست بووە بۆیە زۆر مەلەفی جیاواز هەیە لەسەر ناوچە کێشە لەسەرەکان کە پێکاتەکان و کوردیش لەناو خۆیان ناکۆکە لەسەری. دو پرسیارم زۆر بە کورتی وەڵام بیتەوە دڵشاد ڕۆڵی هێزەکانی حەشدی شعبی چییە لە ئێستادا بە تایبەتی لە کەرکووکدا و هەماهەنگیەکە چەندە لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان بەو هەموو ناکۆچیانی کە باسمان کردن و حەشدی شعبیش کە لایەنەکانی چوارچێوەی ئەماهەنگی لە ئێستادا فەرمانڕەوای عێراقن. بەڵێن حەشدی شعبی لە ناوچەکانی دەوروبەری کەرکووک و تەنانەت ناو کەرکووک شابێگومان دەسەڵاتیان هەیە و لە خانەقین و دیالە و شوێنەکانی تریش بە هەمان شێوە و لە ناو شارەکانە و ناوچانی کە پێیان وترێ ناوچە کێشە لەسەرەکان هێزی پێشمەرگە بوونیان نییە لە ناو شارەکانە و ئەکرێ بڵێن هیچ ڕۆڵەکیەوتویان نییە بەڵام لە ئەطرافی با بڵێن شارەکان بە تایبەتی لە ڕۆژەڵاتی کەرکووک و لە ڕۆژەڵاتی خوورماتوو و لە باشووری باکووری قەزای خانەقین لەوێ هێزی پێشمەرگە بوونیان هەیە هەندێک جار هەماهەنگیان هەیە لەگەڵ سوپای عێراقا بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنی هاوبەش لەوە بترازێت هەماهەنگیەکان شۆڕ نەبوونەتەوە بۆ ئاستەی کە لە ناو شار و شارۆچکە کێشە لەسەرەکانە هەماهەنگیانە بێ تەنها ئەوە نەبێت کە ناوبەناو زانیاری هەواڵگیری ئاڵوگۆڕەکەن و ئەگەر ئۆپەراسیۆنێکە بێ پێکەوە لەو ناوچانەی کە محەڕەمەیە لە نێوان هەردوو لایەنە و متمانیان نییە بۆی پڕی بکەنەوە پێکەوە لەو ناوچانە هەماهەنگیەکەن ئەمەش هۆکارەکەوەیە کە متمانە نیە لە نێوانیاندا واتە هەماهەنگیەکە کرێ بڵێ ناچاریە. بەڵێ دڵشاد زۆر سپاس دەکەم بۆ زانیاری نوێیەکانت سپاس و پێزانینم. زۆر سپاس. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه. وزیر دەرەوەی سویدی گوتە ڕادیۆ سویدی کە حکومەتان و دێخوا دووری ملیتانین کوردن یەپێکی ڕاگرا لە دەمێک و ئەو بهیڤیا ڕەزامەندیە تورکیەیە لە هەمبەر ئەندامەتیە ستۆکۆڵمی د ناتۆدا ئەمریکا یەکەتیا ئەوروپی سوید ناودا هەلبەت و ژمارەکە ئەندامی ناتۆژی پشتەوانیە هێزین پاراستناگەل یەپێکی و بەس شێوەیە سیاسی پەیەدی کریە دشەڕێ دیژی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعشدا وەزیری دەرەوەی سویدی گوتە ڕادیۆیە سویدی ئارمانجا یەکیە حکومەتاویان و ئەندامەتیە د ناتۆیدا ئەف داخوایانیە چەند ڕۆژان بوو بەری سەردانە سەرۆکوەزیری نو یە سویدی ji بۆ ئەنکەرە و جڤینان دەگەل سەرۆکی تورکیا ڕەجەب طەیب ئەردۆغان داخوازە سوید و فەرلەندی ji بۆ ئەندامەتیە ناتۆ ji aliyê Tirkiyava hatiye astankirin ku dibêje ew du welatên Bakurê Ewropa alîkariyê didin hêzên Kurdan li Sûriyê ku girêdayî PKK ne. û lê Tirkiye radarên Partiya da dû pêşveçûnê ya deselatdar AKP seredana Partiya Demokratîka Gelan HDP dikin ji bo danûstandinan li ser çendîn mijarên giring mîna guhartina maka zagonê ya ku AKP pêşniyaz dike. Çend salên AKP HDP wek rêxistiyek terorîstî dide naskirin û wêna jî tawanbar dike ku beşekî PKK'ye gelo ev pêngav çawa tişrovekin Peyamberê dengê Amerîka Eyûb Demîr ji Enkerê bimere Eyûb Dembaş ev guhartina mezin di helwestê AK Partî da hemberî HDP û danûstandin li ser pirseka giringa wesa weke mesela guhartina maka zakonî çawa tişrovekirin. Dexil wek te jî serî da diyar kir geleleya destûra bingehîn AKP cara yekeme ku li gel HDP wek mîna ewekê gotûdgo kir roja çarşemê gruba yani şandek li gel Bekir Bozdağ wezîrên dadê serdana gruba yani HDP kir di vê derê da Meral Danış Beştaş Servan Orucu Ebru Günay pêşiwaziya wan kir li ser vê destûra bingehîn yani geleleya wan rawestiyan o piştî wî jî rastî Bekir Bozdağ di televizyoneka Tirkiyeyê diyar kir ku helwesta HDP di vî warî da dijnîne yani ew ê nêrînê xwe ser bisekinin piştî wî jî wê bersiva xwe bidin
دیسا مرال دانش بشتاش جیگری گروبا HDP دیار کر کو ام دجی تشکی وهان نینن ام ایوانا yani لجنه خدا سر بسکنن پاشجی بریاراوی بدن راستی ev şekleki vaha derdik eve peş dedikarım tişeki dinci bejim hayana yani teci serida diyar kır dema AKP li ser HDP tiştek bu gota bahs bikra yekem rengdereka terörü bikardani o got ku yani bir terörü ve gredi da beli باش ایوب جی پک هاتی وی شاندی آک پارتی جبو دانستاندن به HDP را چندی آک پارتی مکره کو به کردان را پروسیک آشتی دیسان جاره که دست پی بکن راستی ev hevditin hineki büyü vacite gredan jiboçı yani roja çarşemi Erdoğan cara yekem pesni HDP'da hem CHP rehnekir o hem jigot ku meze temaşa bike dinav HDP'da yek kesek heye serevida laçike piştivi Serdana Bozdağ çebu disa embejin Doğu Perinçek dinav hükümeti da erkeka wi heye emdikarın bejin li Merdinê bankir got ku bangi PKK kir dîsa aliyê Bakurê Sûriyê kir got çekin Amerîkayê berdin em amade ne ve hembêz bikin dîsa yani îro jî ew eke wezîrê parlamenterên AKP Mehmet Cevherî got ku HDP partiyekan demokrat ew e normal e di parlamento de heke em li gel HDP hevdîtin çê nekin rastîne lazim e ku AKP li gel HDP hevditin açıya bike. Yani bana tevayı gava em dedim berçav rastî tiştekî din jî derdike ve peş çan roj berê jî ji xwe HDP yani Mithat Sancar, Pervin Buldan û bana serî lewêdan ku biçin İmraliyê li gel Öcalan yani Wezareta Dadê dabûn hevditin açıya bikin. Gava bana tevayı em dedim berçav dibe ku bir alîda geçedan ekşî bibe. باش دیار تو خوازیش مره بیجی کو حکومت اردوغان هنک پنگاف هاوتنه و کو نیاز پاکی دیار بکا جبو کو HDP بکا و به آک پارتی رد مثلا او گوهرینو یانجی دهاتی نو yani پیکاتی نوی حکومت نو دا و پشتی هل بجاتنا بتایبت به اردوغان را داخل سه خط ana derdike ben peş yek peşi ameda me Haziranê da hilbijartin ekeye AKP bi tenê serê xwe nikare serkeftî bike pêwîstiya wî bi HDP heye. Daliyê din da jî rastî siyaseten ya mesela AKP an jî Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdoğan tiştek pêşî anî bu rojevê çareserî mesela pêvajoya çareseriyê ev rewşa dawî wata ku derket dîtin ku çareserî dîsa çê nebû lazim e ku dibe ku vegerin ser rewşa berê yani pêvajoya çareserî daliyê din da jî bivêne Amerika ana rastî pêwendiyê wî li gel Kurdayê ev yek jî AKP aciz dike AKP dixwaze ku Kurdan hinekê aliyê xwe var rakeşe yani tevayî wata ku em bidin berçav dibe ku pêvajoya nû jî dest pê bike. Ayûb Demîr peyamberê dengê Amerîka li Enkerê rastixwe bimere bû gelkî spas. Spas xweş. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. هاوڵاتیانی ئێرانی لە ناو لە دەرەوەی وڵاتەکەش درێژەیان داوە بە خۆپیشاندانەکانیان دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران وێڕای هەڕەشە و گوڕەشەکانی دەسەڵاتدارانی ئەو وڵاتە. هاوشێوەی خۆپیشاندانەکانی ساڵی 1970 لە دەرەوەی ئێرانیش خۆپیشاندانی گەورە دەکرێن بۆ پشتیوانی لە ژن ژیان ئازادی کە دروشمی سەرەکی شۆڕشی ژینایە لە ئێران. لە واشنتنی پایتەخت و لە سێ شوێنی جیاوازدا هەوڵاتیانی ئێران خۆپیشاندانیان کردووە و داواش لە کاربەدەستانی شارەوانی واشنتن دیسی دەکەن تا شەقامێکی شارەکە بکرێت بە ناوی ژینە ئەمینیەوە وەک سیمبۆڵێک بۆ ئازادی ژنان. کەشێکی پایزەی واشنتن و گەڵا ڕێزانی درەختەکان لەگەڵیشی داوێنەی هەزاران کوژراوی کۆنونوێی دەستی ڕژێمی ئێران. خۆپیشاندانی ئەم هەفتەی ئێرانیەکان لە واشنتن
لە چەند جێگایەک بوو بۆ یەک ئامانج دەخوازن بە هەموو شێوازێک سۆزی وڵاتە دەسەڵاتدارەکەی دنیا بەلای خۆیاندا ڕابکێشن. ئێرە نزیک لە کۆنگرێسی ئەمریکایە مەزرایەک لە وێنەی قوربانیەکانی دەستی ڕژێمی ئێران خراوتە بەرچاوی هەموو شۆکەرانی واشنگتن دیسی. ولی الان زمانی که همه مردم ئێستا زمانێکە هەموو کەس لەوە گەیشتووە کە گرنگە یەکگرتو پێکەوە بین. ئەو جوداخوازیەش خەمەنەی لەناو خەڵقی ئێراندا دروستی کردووە. ئێستا دەیبینیت لە کوردستانەوە تاوەکو زاهیدان و تاران پێکەوە هەستاون. نە شێخمان دەوێ نەشا بەڵکو ئازادی و دیموکراسیمان بۆ ئێران دەوێت. کۆمەڵە گەنجەکەی ڕێخەری خۆپیشاندانەکانی واشنگتن ئەم هەفتەیە شوێنێکی گەنجانیان هەڵبژاردووە جۆرج تاون و سەرڕۆخی ڕووباری پۆتۆماک. دەخوازن شوێنە گشتیەکانی واشنگتن دوور لە شوێنە فەرمیەکانی دەسەڵات بە دەنگوباسی ئەو مەملەکەتە ئاشنا بن کە خۆپیشاندانی مەدەنی بە فیشەکی زیندوو بەنکردن وەڵام دەداتەوە. ئەمە ئەوڕ لە جۆرج تاونی دیسی کۆبوونەتەوە لە بەرەوەی کە فکرمان کرد شتێکی باش بێکە لە تەواوی دیسی خۆمانیشاندەین نەها لە پێش کۆنگرێسی ئێرەش خەڵکی زۆرێکی لێ ئەمریکای هەموو وڵاتێکی دەرەوەی ئێرانە لێرەنا تا لە بەرەوەیەوە هاتوونەتە ئێرە بۆی کە خۆمانیشاندەین لە تەواوی واشنگتن دیسی. لە نێو خۆپیشاندانەکانی واشنگتن هاوتای نیشتیمانەکەیان هەموو ڕەنگونەتەوەیەکی تێدایە. ئەم خۆپیشاندانانە وای لێ هاتووە هەر نەتەوەیە و دەخوازێ بە شوناس و سمبولەکانیەوە بەردار بێت. ئێمە لە دیسین بۆ پشتوانیکردنی خۆپیشاندانەکانی ناو ئێران داوا لە خەڵکی ئەمریکا و سیاسیەکان دەکەم بە تەنگمانەوە بیان خەڵکی هەموو جیهان دەنگی ئێمە بن. دەمانەوەی فشار لەسەر سیاسیەکان دروست بکەن و پشتگیری خەڵکی ئێران بکەن. کۆتایی خۆپیشاندانەکە ڕەوتکردنە بەرەو شەقامی باڵوێزخانەکانی وڵاتان لە واشنگتن لەنێویشیاندا ئەو جێی کاروباری ئێران بەرەوە دەبات. هەر ئەوەش نا دەخوازن واشنگتن شەقام بکا بە ناوی ژینە ئەمینیەوە و لەسەر دیوارێکی واڵاش وێنەی بە گەورەی بکێشتێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. کۆماری ئیسلامی ئێران بۆ یەکەم جارە داندەنێ بەوەی فڕۆکەی بێفڕۆکەوانی داوەتە رووسیا بەڵام جەختیش دەکاتەوە لەوەی نردنی ئەو فڕۆکانە بەر لە هێرشەکانی مۆسکۆ بووە بۆ سەر وڵاتی سربەخۆی ئۆکراین. کیێڤ و هاوپەیمانە ڕۆژاواییەکانیشی رووسیایان گونابار کردووە بەوەی لەم چەند هەفتەی ڕابردوودا فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێرانی بەکارهێناوە بۆ ئەو هێرشانەی دەیانکاتە سەر خەڵک و سەر ژێرخانی سڤیلی لە ئۆکراین. تاران بە بەردەوامی نوکوڕی دەکرد لەوەی فڕۆکەی بێفڕۆکەوانی دابێتە رووسیا بەڵام لە زاری وەزیری دەرەوەی ئێرانەوە دەگوترێ گوایە ئەو فڕۆکە بێفڕۆکەوانانە بەر لە هێرشەکانی مانجی دوی ڕابردوو بۆ سەر ئۆکراین نێردراون بۆ رووسیا. بەپێی ئاژانسی دەنگوباسی فەرمی ئێرنا حوسەین عەبدوڵڵاهیان وتوێتی چەند مانجێک بەر لە هەڵایسانی شەڕ ژمارەیەکی دیاریکراوی درۆنەکان نێردراون بۆ رووسیا. بەڵام عەبدوڵڵاهیان جارێکی تریش نوکوڕی کردووە لەوەی وڵاتەکەی هیچ موشەکێکی دابێ بە رووسیا و تەواوی ئەو هەواڵانەیشی باڵبەسترا و ناودێر کردووە. کیێڤ دەڵێت تا ئێستا رووسیا زیاتر لە 400 فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێرانی بەکارهێناوە لەم شەڕەدا. هەر گریدای شەڕی ئوکرانیا و بەری دەستپێکردنەدان و ستاندنên parastina jîngehê li şermişêxa Misrê heftiya bêtin hemû nîgeranî henek û şerê dagirkirina Ukrayna ji aliyê Rûsya ve dê karîger bin yan dê rêgir bin li pêş pêşketinên çareserkirina jîngehê û germiya cîhanê lê li heman dem jî hinek kes bawer dikin ku renga vî şerî li demek dirêj dêge karîgeriyek baş li ser wan hewlan hebe. داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە گرژەکانی جوگرافیای سیاسی جیهانی زیاد کردووە هەروەها کاولکاریەکان لە گۆڕەپانەکانی شەڕ کۆتاییان نایەت. ئانتنی فرۆگت شیکار دەڵێت پێشڕەویەکان بۆ چارەسەرکردنی گۆڕانی کەش و هەوا ئەوەی لە کۆبوونەوەی لووتکەیی کۆنفرانسی لایەنەکان لە گلاسکۆ دەستەبەر کرا زیانی پێگەیشتووە.
پێکهێنانی هاوبەندە هاوبەش و گەورەکان هەروەها دەست پێشخەریە دووقۆڵیەکان وەکەوەی ئەمریکا و چین پێشنیاری پرۆگرامێکی نوێی کارکردن دەکەن بۆ چارەسەرکردنی کێشەی گۆڕانی کەش و هەوا بەڵام بەشێک لەو نیازپاکیانە نەماون ئەوەش نەکرد تەنها سەبارەت بە ڕووسیا بەڵکو دەبینین چین لەو هاوەهەنگی لەگەڵ ئەمریکا هەیبوو کشاوەتەوە ئەوەش بەهۆی گرژیەکانەوە لەسەر تایوان زانایان دەڵێن نابێت جەنگ لە ئۆکرانیا سنگ لەسەر کاری تەنگەتاوی لەمەڕ مەسەلەی گۆڕانی کەش و هەوا لا بدات. پێویستە ئێمە بتوانین مامەڵە لەگەڵ چەندان قەیراندا بکەین جەنگ لە ئوکرانیا و هەروەها ئاڵۆزیەکانی پەیوەست بە دابینکردنی نەوتی خاوگاز ئەوە دەرفەتێک بۆ مامەڵەکردنی لەگەڵ چەندان قەیراندا دەخولقێنێ هەروەها لە ئیستادا دەرفەتێک هەیە بۆ وەبەرهێنان لە وزەی خاوێن لەوەی بەرهەمهێنان لە وزەی هایدرۆکاربۆنی دابکرێ ئەمە ئەو کارەیە کە پێویستە جیهان لە ئیستادا ئەنجامی بدات. هەفتەی ڕابردوو ئاژانسی نێودەوڵەتی وزە گوتی جەنگ لە ئۆکرانیا خێرایی بەڕەوتی گواستنەوە بەرە وزەی خاوێن دەدات. دەبینن کە وەڵامی حکوومەتان لە سەرانسەری جیهان بۆ قەیرانی وزە بەلێنی ئەوە دەدات کە ئێمە خاڵێکی وەرشەرخان لە مێژووی وزەدا بەدی دەکەین وە لە ڕاستیدا ئەم قەیرانە خێرایی دەدات بە هەنگاونان بەرە وزەی خاوێن. بەڵام ڕۆیشتن بەرە وزەی خاوێن وا پێدەچێت هەنگاوێکی بەرەو دواوە نابێت زۆرێک لە وڵاتانی ئەوروپایی وا دەستیان بە بەکارهێنانی خەڵوزی بەردین بۆ وێزگەکانیان کردوێتەوە ئەوەش پێشێلی بەڵێنەکانی گۆڕانی کەش و هەوایە. کلێنێکی مۆداکورد هەیە بۆ دابینکردنی وزە کە دەبێت پڕ بکرێتەوە بەڵام بەهۆی ئەوەی و بەریهێنانی گەورە لە سوتەمەنی بەرهەمێنرا و لە مادەشی بۆکاندا نییە هەر بۆیە ڕەنگە بە ناچاریەوە دەبێت ئەو جۆرە سوتەمەنیە پەسەند بکەین هیواخوازم لە دەرەنجامی جەنگ لە ئۆکرانیا خێرایی دانێک بە کەمکردنەوەی ئاسی کاربۆن بدەین. بەڵام هاوکات داگیرکاری رووسیا قەیرانی ئابووری جیهانی خۆش کردووە ڕەنگە گڕوتینی سیاسی لە مەڕ و توێژەکانی پەیوەست بە گۆڕانی کەش و هەوا چەقی بێت بەڵام هیوای ئەوە هەیە کە داگیرکردنی ئۆکرانیا پاڵ بە وڵاتانەوە بنێت کۆتایی بە پشت بەستنیان بە سوتەمەنی نەریتی بهێنن ئەوەی هۆکاری خوڵقاندنی تەنگەتاویە بۆ ئاوردانەوە لە مەسەلەی کەش و هەوا بۆ هێنری ڕیجوێڵ سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. پاش چەندان ساڵ لە جێشتنی شارەکەی بەهۆی شەڕەکانی داعشەوە زەرەنگەرێکی کریستیان دەگەڕێتەوە بۆ شاری مووسڵ و دەست دەکاتەوە بە پیشە سەرەکیەکەی خۆی. یەکەم مەسیحی لە بازارێ ئاسنگەرên مووسڵا کەڤن و دیاریتە سەر کارێ خۆ وەکو هەر کەسێکی ڕۆژانە دوکانا خۆ ڤەتکەتن و کارێ خۆ ئەنجام دەتن. لێ وەکو خێزان و ماڵ ئەو نیشتەجێ نەبوویە ئەبتنێ ڕۆژانە ji هەولێرێ قەستا مووسڵێت کرد. نەشوانێ ئاسنگەر چەندین ساڵە مووسڵ بجه هێلا بوو ji ber şerê Daeş û şerê tayfegeriyê lê neşwan niha careka dî dukana xwe vetketin û li bazarê asıngeran nêzîk pira kevna Mosulê. سەردەمێ داعش ئەس ئاوارە بووم ئەم لە دەرڤەی مووسڵێ بوون پشتی ئازادکردنا مووسڵێ ئەس vەگەڕیامە. Bê hatina neşwanî asıngerên cîranên wî şad dibin û dixwazin gişt Mesîhî vegerne Mosulê. بێگومان دەمێ یەکەم جار هاتیم پرسیارە برایە نوێی کرد و پرسیارە کوڕمامە نوێی کرد و پرسیارە هەمووان ژێ کرد ئەوێن لە دەرڤە ڕاستی نەشوان برایەمەیە. Karê vî asıngerê Mesîhî ji bav û bapîran bomaye û heta nûke ew yê berdewam e. Hokarên neşwan vegerandiye Mosulê yadgarî û rojên berê ku digel dost û hevalên xwe borandîn. خەڵکەکەیە چ کار لە بازاڕانینە بتنێ ji ber min hên daku slavê bikene min wekû hevalên min yên kevin û xelkekî ne nasyar jî ne slavê dikin ji ber ku li sertorên komelayetî ez dîtîme û mesîhiyek vegeriyaye lewma dihê nevêre û slavên min dikin. Bazarê asıngeran li Mosula kevin li navarasta çerxê borî zorbey dukaniyên Mesîhiya bûn û zêdetirî sîh dukanan vî bazarî bi xwe vedgirtin û êk ji ewan dukanan ya bapîrê neşwanî bû
کو bi navê asîngeriya çeqmeqçî dihate naskirin. Kawa Umer dengê Emerîka, Mosul. به في عدم الخوش حتى برنامج الصباحية كرت كونكشن هر شاد وبختوارن وبدعاء هر شاد